بۆ مانگەش بە لێبڕینەوە موچەدا بەشەکرێت. بەردەوامی لێبڕینی موچە بەڵگەیەوە یەکەم حکوومەتە شکستی خواردووە لەوەی داهاتی خەڵکی ئەم وڵاتە کۆبکاتەوە لە خەزێنەی گشتیە. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامی لێبڕینی موچە ئەوەی بۆتە بەڵگەیەک بۆی کە ئەم حکوومەتە شکست خواردووە لەوەی داهاتەکانی هەرێمی کوردستان کۆبکاتەوە لە خەزێنی گشتیە و چونکە ئێمە بڕوامان وایە لە ئێستەیە و لەم 4 مانگی ڕابردووشە هیچ پاسایەک بۆ لێبڕینی موچە نەماوە. داهاتی هەرێمی کوردستان ئێستا بەشی هەم موچە بە تەواوەتیە کاکە 895 ملیارە، هەم بە گەڕخستنی وەزارەتەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاری کە مانگانە 100 ملیار دینارە واتە 995 ملیار دینار و تەنانەت دەشتوانرێ بڕێک پارە بۆ پرۆژەکان تەرخان کا بۆ ئەوەی هەلی کار بڕەخسێ و دەستی کاریش ببوژێتەوە. ئێستا خەباری داهاتی ناوخۆی هەرێم چەنە؟ داهاتەکان زیادیان کردووە کەمیان کردووە بە تایبەتی یعنی داتایەکی ئەو تۆ لە بەردەستانیە کە حکوومەت بیخاتە ڕوو لەسەر ئەوەی ئایا داهاتی ناوخۆ چەنە؟ ینی زۆر قسە لەسەرەوە ئەکرێت کە داهاتی ناوخۆ بەشی موچەی فەرمانبەرانەکە ئەگەر گەندەڵی تێدا نەکرێت. لە ئێستا داهاتەکان دەتوانین بڵێن زیادیان کردووە، دەتوانین بڵێن داهاتی ناوخۆ بەشی موچەی فەرمانبەرانەکە بە بێگەڕانەوە بەبەغا. من بەردەوام چاودێری دۆخی دارایی هەرێمی کوردستانەکەم چ ئەو ژمارە و داتانی کە لە ڕێگەی پرسیار و بەدواداچوونەوە هێندێکیمان دەسەکەوێت لە وەزارەتی دارایی وەزارەتەکانی تر، چ وردبوونەوە لەو زانیاری و داتانەی کە لە خاڵە سنووریەکان و گومرگیەکان دەسمانەکەوێت، چ ئەو زانیاری و داتانی کە وەزارەتە پەیوەندیدارەکان یا فەرمانگە پەیوەنددارەکانی وڵاتی ئێران و وڵاتی تورکیا سەبارەت بە گومرگەکانی ئەعلانیەکە. بەدڵنیاییەوە ئێستا لە نەوتەوە جاران لە کۆتایی ساڵی 2020 400 ملیار دینار گەڕایەوە بۆ خەزێنەی گشتی، ئێستا زیاتر لە 650 ملیارە گەڕێتەوە بۆ خەزێنی گشتی. سەرڕای ئەوەی دۆخی نەوت هەروەک خۆیەتی و هیچ گۆڕانکاری و چاکسازیەکی تیانەکراوە. لە باجەوە ئێستا داهات بەرز بۆتەوە نزیکەی 90 ملیاری مانگانەیە. لە گومرگەوە داهات بە ڕێژەیەکی زۆر گەورە بەرز بۆتەوە. بەڵام بەڕاستی بە ئاشکرا لە ڕێگەی قاچاقچێتی خراپی سیستم کۆمپانیاکاری و لێخۆشببوونی گومرگیەوە زیاتر لە نیوەی داهاتی گومرگ ئەدزرێەوە بە دەرەدرێەوە ناگەڕێتەوە خەزێنەی گشتی. ئەمە یەکێک لە سەرچاوە گەورەکانی گەندەڵیە بە هەموو ئەم ڕێگانە هەر 4 ڕێگاکە داهاتی هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 13 بۆ 14 تریلیۆن دینارە، مانگانە لەسەر و 1 تریلیۆن دینارەوەیە و خەرجیەکانمان لە 1 تریلیۆن دیناران بەبێ پرۆژەکان. ئەگەر پرۆژەکانیش پارەیان بۆ تەرخان بکرێت 100 ملیار 200 ملیار مانگانە ئەوە ئێمە هێشتا هەر پارە هەیە لە هەرێمی کوردستانە. بە کورتێکە جامێتەوە سەمەرەوە تو پرسیارم بێ ئێستا دەتوانین حکوومەت بڵین بەبێ لێبڕین توانای ئەوە هەیە کە موچەی فەرمانبەران دابش بکات؟ حکوومەت خۆشی ئەوە زانێکە ئەو نایەوێت گیرفانی بەرپرسانی گەورە بەرپرسانی یەکێتی و پارتی خاڵی کاتەوە بە کۆتایی هێنانی قاچاقچێتی، بەڵام ئەتوانێت موچەی 200,000 لە موچەی مامۆستایەک ببڕێکە بۆ مناڵەکانی خەڵک. بۆ نایکەن. حکوومەتێکی شکست خواردووە، حکوومەتێک کە درێژە پێدەری گەندەڵیەکانی ڕابردووە، حکوومەتێک کە لەژێر هەیمنەی 2 هێزی دەسەڵاتدارە. ئەگەر حکوومەت و چاکسازیانە بکە موچەوەک خۆی دابشکە و دەست بەرێ بۆ کۆتایی پێهێنانی ڕێگەکانی گەندەڵی، معناوای حکوومەتێکی باشە، معناوای حکوومەتێکی هەڵبژێرایی خەڵکە، معناوای حکوومەتێکە لە دەستێکی ئەمینایە. بەداخەوەکە هێشتا حکوومەتەکە لەو ئاستانیەوە هێشتا حکوومەتەکە بەردەوامە لەسەر پڕکردنی گیرفانی هەردوو هێزی دەسەڵات و گوێنەگرتن لە داواکاری خەڵکانی دڵسۆزی ئەم وڵات. سواس بەزانینەکان سپاس.